تەماشەوانên ڕۆژاوا TV دەمباش ئەس بۆرە مامۆستا برادۆست میتانی کار و خەباتامە دەوێ بەرنامامەدا سەر دیرۆکامەیە کوردیە بەرنامامە دیرۆکامە شخوا ئەم بەریا بەحسا دیرۆکاخوا بکەن دیرۆکانەتەوا کورد بکەن پێویستە ئەم هەنێکی بەحسا ئادەمیزادیە بکەن بەریان نەتەو ئاوا بن بەریان نەتەوا کورد ئاوا بێ بتایبەت لکو دەرێ بگشتی ئەمکارم بێژم مەزەبۆتامیا وەکی ترکێ تایبەت لێ کوردستانی ژخوا ئادەمیزادی ئەمزان گۆ دیرۆکاوێنە 5 ملیۆن ساڵ حتا 6 ملیۆن ساڵ بەرێ کەڤنە ئەو ئادەمیزادی کۆکاوێنە ئەمزانش دیسە گۆر حتانها پێشبینی و نەرین دەبێژن دەبێ دەستپێکە ئادەمیزادی یعنی مرۆڤێ هەیەمێ بەرێ لکو هاتێ خویاکردن ئەم ئالیێ خۆزاییە بەحث بکەن دەبێ لە گەنداوێ زەریا هندی یعنی بتایبەت لێ دەبەرێن ئەسیوپیا لێ دەرێ ئادەمیزادیە بەردەوام نەکریە ڕاستە کۆکاوێ ناژوێ دەرەیە کۆچبەر بووە لکو دەرێ لە ژێر بژن جەلغا دەریا سپی دەریا سۆر جەلغا زلهێز الخدود العظیم لێ دێ بەرێ خۆدایە بەرباکوور بەهاتیە و کۆچبەر بووە سەدەمێن سەقایێ سەدەمێ زەحمەتیە هاتیە هەرێما مۆزەبۆتامیا لە هەرێما مۆزەبۆتامیا بهتر جڤاک هاتیە ئاواکردن بهتر مرۆڤ هاتیە بەرێ خستنکردن بتایبەت جڤاکە خۆزایی جڤاکە خۆزایی لێ دێ بهتر هاتیە خویاکردن لەورەها جیهانێدا جەم دیرۆکناسە و ئەرکۆلۆجە هاتیە ڕونشتیە ماجی بووە گۆڵە مۆزەبۆتامیا ژێدەرە مرۆڤاهیەیە ژێدەرە ئادەمیزادیەیە ئەلی خۆزاییوە بەجێختیان بێ مۆزەبۆتامیا کوردستانجی مۆزەبۆتامیادەیە لەورە بێجە ئەم مڵەتی کورد و مڵەتێن پێکهاتێن دنجی لەسەر خاکا کوردستانی ئەم خۆشاناستکن گۆڕۆلا خاکامە عەردەمە خۆزایەمە دێ ئافراندنا ئادەمیزادیەدا هەیە ئەب ئالیێ وەکە لێکۆلینە بێ نەرینە پەیاتکن لێ حتا بە ئالیە ئۆلیژی بۆ ئەم وەرنە پرتوکە پیرۆز قورئانا پیرۆزی و ئەم وەرنە پردوکا پیرۆزیات بە کتاب المقدس تۆرات و ئەنجیل و ئاناجی ئەوجی بەژنە ئادەمیزادی دیسەش مەزەبۆتامیایە دیسەش مەزەبۆتامیایە و بتایبەت هەرێما ئەنادۆڵەیە یان هەمژێر بن ئەدەنە ئەدەنی ئەبخۆ گوتنە ئەدەنی دێ زمانەی کەڤناردە جەم سۆمەریە جەم جوودیە جەم مڵەتەی کەڤنار ێ مۆزەبۆتامیا ئەدەن یعنی جنەت یعنی جنەت لەورات بێژن دەبێ بەهشتژی لێ دەبەرە چیای فەرێتە و چیای ئاوا مەزنە و هەرێما ئەنادۆڵی وەکەمە گوتی و بافکێنمە حەوا و ئادەمژی دەبێ جنەتێ لێ دێ پەیابوونە و شخوا وەختێ دیسە ئەم بەحث بگرژی وەختێ گونهاما گوت ژ مۆزەبۆتامیا ژ کوردستانی مەڵەت بەلا بووە جیهانێ ئەمەر دیسە قورئانا پیرۆز و دیسە چ ئەفسانەی مێ سۆمەریاجی بن و چ یا پیرۆزی بن بە پێخەمبەر نوح بافکێ دوێمینێ ئەدەمیزادیە ئەوجی دەبێ لە هەرێما جیای جوودی وەختێ گۆ لە هەیە ئاوە چێ بووە تۆفان چێ بووە سێ زارۆکی وینا بەرمانە و ژغینی بێجە ئاژەڵاژی هەر جوورێک ئاژەڵاژی یەک جواناژی بەلابوونە جیهانی سام حام و یافس یعنی دیسە دەبێ مۆزەبۆتامیا ژێدەرە ئادەمیزادیە و کوردستانجی تایبەت جیای جوودی بێ ژێدەرە دوێمین یا ئادەمیزادیە وەختیان وەرن بەحسا وی ئادەمیزادی هەنێ بکەن مانە وی ئادەمیزادی یعنی وی بەشەری وی کەسی شنوار جێ خۆشتنە جێوادە دشکەفتادا بەریا جاریش خۆ سەردارا ژیان کرد گەیا و ئاژەڵە و کێزێک تشت خوارن وێ تا یانێکی هێشمەندیک پێر چێبوو پێشکەت نوگانی بێجا پەیا بوو شکەفتە وجی شکەفتاژی بدە مێرە سەد هەزاری ساڵان پەیا بوو بێجە شخۆرە گونجی ئاواکرد ناوختێم مەیزن لکو دێ بچیکی ئەمەیانێکی سەرنیشانکن بە تایبەت نەخشەی کوردستانی نەخشەی کوردستانی ئەو نەخشەی کوردستانیە فرانیامە تەوی نەخشی ئەم ناس دەکەن لکودا وی نەخشەی بهتر ئەمێ پچێکی سەرنیشان کرد لکو دەرێ بووم
یەکەمین هاتە خویاکردن الکودرێ لە هەرێمامەیە باهنی لە هەرێما قارسی مرۆڤی هایمێ بەرێ بەریان مەلیۆن ساڵی وەکی ترکێژی گەلک دەبەرەی ترکێژی هەنا لە هەرێما جوارت بێژن ناواڵات چۆرێ و چایۆن و ئەڤێ باکوورەی کوردستانیە و شخواش ئالیێ باشووری کوردستانی بەژی هەرێما زەرزێ و هەرێما تلجەرم و ئەوناژی باشووری کوردستانیە لە ڕۆهلاتی کەرکووکێنە لە قەبا کەرکووکێ و سلێمانیە دەنا لە قەبا کەرکووکێ و سلێمانیە کەرکووکە لەبێ دەرێ کارن بێژن تلجەرم و ژێرت بێژن و پەردا بەلەک وەکی دیم هەن ئەلی ڕۆهلاتی کوردستانێژی شخوا ڕۆهلاتی کوردستانێژی وەکە بەریا ڕۆهلاتی کوردستانی علی کۆژی لە باشووری کوردستانیا و شوشەی پایتەختە دەولەتەکە ئێلەمیە شوشێژی ئەو کودێ شوشێت کەوێ ئالیە گەنداوێدا ئالی خەلیجدا گەنداوێدا جانەژێ بن خەلیج عەرەبی جان خەلیج هەردی ئەوە خەلیجەی لۆلۆوە خەلیجە لۆلۆ ئەوژی بە دیرۆکامە کووردا بەگەیدایە وەکی ترکێ لە ئالیەی شخوا ئەو وەرن ڕۆژاوای کوردستانی هەرێما عەفرینێ دەشتا ئامک ژێرەوە بژن سەهل العمق ئەوژی گوهەرینە دەمۆگرافیە سەرمەپێک ئاینە ئەو ئەمکیژی عەشیرەکەمەیە کوردیە دەشتا ئەمکیژی گەلەک شونوارێ وای دیرۆکی هەنا شخوا شکەفتە دوودەریژی گەلەک ناودارە بە مرۆڤی هەیامێ ئێبەرێ و تێدا هەستووک دیتنا وەکە نەخش ئەمنا ما گوت لێگەلەو ئەو مرۆڤی هەیامێ بەرێ بە چ ڕەنگی بوون شخوا دیرۆکناس و ئەرکۆلۆج و کەسێ پێش باسیە بە دیرۆکا مرۆڤاتکێ میناک داروین دگۆ مرۆڤ ژە کودریا دگۆ ژە مەیمونە لێبەجە جاناژێ ئولۆ ناکۆکی چێ دەبێ فیزیکا مەیمون و فیزیۆکا مرۆڤ نەیەکە مەیمون مێنێ سەر چارلنگە ناڕابێ شپیا جانە نەگۆ جیواز وەکە بژێ ئاوارتە جانە ڕابشپیا لەورە سەر چار لەپایە مرۆڤ ڕابۆ شپیا و ژغەینی دەبێت تایبەتمەندی مێژیێ مرۆڤ دەهەیە هێلێ گۆ زمان بەڵەبتێ بە ئاخێ ئەو تایبەتمەندی مەیمون دەینە لەورە بێجا هەنێکی ئەvێ تەوریاها جێخۆ نەگرت لێ چما جێخۆ نەگرت بەر گۆمە گوت مرۆڤێ هەیامێ بەرێ بەریاد نزیکا مەلیۆنێک و نیف ساڵی کاریە ڕابێ شپیا وەختەما گۆڕابووە شپیا چیت بێژن شوە گەلک ناوێ مرۆڤانە یەکەمی جێ بن ئارکتۆس چلۆ بوو و چاوە بوو ژێرە وەکە بەرچاف دیتنە و نیگارە ژێرچێکردنا ڕابووە شپیا ئارکتۆسە دێمە نێوینە و لە ڕەنگێوی تەمتالاوی ئەمەیزێنن مینە مرۆڤە لێ دووربوون نەقەباوادا هەیە ڕاستی هەنێکی هەمینە مەیمونەژی هەیە پرچ سەرلاشیویە لێ ئەڤیێ ئارکتۆس ئەڤی کاریە ڕابێ شپیا و سەردلنگە بمەشی یعنی ئەف کەتیە شکەفتەدا ئەف ئارکتۆسە ئەم موێ هەنێ سەرلاشی بوو چما سەرلاشی بوون هێ بێجل بوو ئەف نەرینا منە بێجل بوو وێدا وێختێ گۆ خواردناوینە هاتە گۆهارتن و لەباتە ئاوی تەوگەراوینە و جل خۆکردن ئەواج لا بدەمێرە مو ڕاکردن ئیدا وێت هاریە جەرم لە خۆکرد و بدەمێرەش جەرمان وکەکرا جل ئەف ئارکتۆس بوو ئەف ئارکتۆس مەگوڵ کودێ دو کوردستانی دەدیدنا لە شکەفت و دەبەرە قەرسێ نهامە نەخشانی وەکرد بوو قەرسێت کەوێ بانیە کوردستانیدا دەبەرە باهانی لە کوردستانی ئالیێ باکوورە ژغەینی قەرسێ لە کودەی دیتنا لێ پەردا بەلەک مەگوت پەردا بەلەکژی ئەوژی دکەوێ نەقەبا سلێمانی و کەرکووکێدا هەستووکێوی و شورمایەوی دیتنا لێ دەبەرە هەری مەستر یا ژێ شورمایی هەستووک ژیاناوی پێدەویێوی ژیانێ خواردناوینە گوهداناوینە بهتر لە شکەفتە شانیداری دیتنە کێ ئەرکۆلۆژ شکەفتە شانیداری دیتنە جێر بێژن ڕالف سۆلیکی 1905 حتا 1960 لێکۆرینەخوا لە
شکفتا شانی داری کرنا شکفتا شانی داری دکوی کودا دکوی دورا برزاندا لجیای برادوست لجیای برادوست الباشور کردستانی هنوز که علیه باکور سر هولیری وادره شکفتا شانی دار شکفتا که هری نافداره دیروک ناسا ارکولوژا گلگی بالا خدای بینا ام کار به شکفتا درونتا ناویده هری بهتر نافداره و گهدان جیرایا و تین لیکورین آلیت کن و بهیوا لی جیاند کن و تیدا چیز دیتنا تیدا ماگوت نهمتنی آرکتوز دیتنا ماگو نوی مروبا نیاندرتال هیا هوما سپیانوس هیا هما هابیل هیا هابیلوس هیا کرومایون هیا یعنی افش کفتا شانی داره و مینا موزخانه که دی جیهان سعیده سرقاتا چاوقات یعنی بصدي صلاة مروفت تجيان كريا و قاتا كادي سر آبا هستوكي و آموري و تشتي و سر هذا كتنا قاتا كادي جملتنا هدي هاتي سر آبا بكتنا دوش كفتا شان نيجيكا بازده قاتا دوش كفتا شاني داري ديا وجا أركولوج دين ديروك ناس دين دكولن هر قاتا كي شيوهي كي جيانا كسايتي لنا وددنا برهفدو كيش كي بيشكتي ترى حتى سردما تفدا ودويش كفتا شاني دار دا شو اف ناوي جنا شاني دارا اف وينا ناوي جنا شاني دارا اف ديسا كسيغو دي ان ليكولينتكن وكسيغو جينات ليكولينتكن بهستوك ارا بجرمارا هاتنا برجع خو لافدو سوار كرنا جوا هستوكو جرمو تشتيغو دش يعني دار ديتن اف ها شكنا تخليتا جني وي تشاخي يعني ابقارن بين بريا بين 100,000 صالي وفردجي برجع خو لف اني بيك هاتيك صيغاك ديزاينك تصميمك جروي جنير شكل جوجنا وي شاغل كردستان فيرنجيبو جنا بيت بجنا شاني داريا اب جنا شاني اف تشي سردمي اب تشي سردما باليوليتي يا هري كمنا شخوا ديروك ناسا سردمين هيامي بري جبو جوارا حساني بخدنا منها وجبو يقو كاربن ولا لفا بكن اب سردمين كبري هيامي بري بقطاندنا هر دمك نابك ليكرنا بيناك سردما كبريا باليوليتي شو قلنا باليوليتي عندنا خبرنا ليت لاط وحجري عربي حجري يعني باليو لاطي يعني يا هري كفري يا هري كفن باليوليتيا او كان او رجاء ادمي زاديه ما قو ادمي زاديش 5 مليون ونيف حتى 6 مليون صاله ولونها تخمين دكن اركولوج حتى كان يداني الدم حتى بعضها صار بريا زين داني دا او تكنا باليوليتي بيجي باليوليتي تي نافين تي ميجولوتي او خبر ميزولوتي مزي حتى ميزن حتى قلتنا ميزولوتي بياض باستثماني كردي ميجولاطي يعني ديروكا كفري يا نافين او دما اشقاز داني دا نوزده بعضها صار حتى نهضا صار داني دا او نافي ميجولوتيا بيجي هر دمك شيوي كي مروت دايا ميجولوتي بشهاتيا كيجان حتى نيوليتي جنها صار حتى 5,000 شخص داني دا بشتي نيوليتي شو نيوليتي بيجي او شورشا جاني امروبا نيوليتي نهزار حتى 5,000 شخص داني دا بشتي بي وقتيغو في مروبي هاتيا امور خوي جياني كفر قراها جبرغو كفري بو حتى نابينا سردمي كفريون كرنا تونج كرنا معدن بو بيجا سردما معدني اف سردما معدني اش بينجو شصديا حتى 3,500 بريا زاينيا وقت امورن اف سردمها شنواري مروف دفا سردما الكوديبون منها ما قلت يا باليوليتي ما قلت القرسي وما قلت الشاني داري حتى 15,000 صار الشاني داري شديد نجي شخوا هستوك ديتنا هستوك مروفا ديتنا هستوك لاوا ديتنا هستوك كچا ديتنا هنگي جب جداجي کرنا دبي هستوك كچا نقلق مزن وكي كوركا لو رب تخميك نقولي ابيا كچا كيا ابيا كوركيا وجايني ولوجي
مەگوت ئەو پالیۆلیتی دشانیداری دەمەگۆکە مۆزەخانەکەیە ڕۆژا گۆ مرۆڤ هاتی ئافراندن بە هاتی خەڵقاندن بە حتا 15,000 بەریا زینە و ئەمزانە گۆ حتا 15,000 ساڵ هەنێکی چاندنی چێ بووە هەمەیەکیزان ڕۆناکبی ئۆژەلانجی دنویساخوا مانفستوە پێنجێدا قاپێ پێنجێدا ئەوژی vێتشتیاشی ڕوەتی بەریا پازی ئەمزان گۆ جوواکە کلانژەیە 15 ساڵ جوواکە کلان نوکە ئاواکردناوێنایە و نو چاندنی ناسکردنا و ئاگر ناسکردنا و ئاگرش خۆرجەمانە بووە وەکە شۆڕەشێکی کارین خواردنی پێچێ بکەن کارین خۆ بێ پارێزن کاری پێشەخوا بگنا ڕۆنی پێبەرەوانی کردنا بێجە شوونوارێ گرێدای بێ چانداوابە ئەوی شانیدایە دیتنا دوێ دەمێدە گەنم چاندنە لێ گەنم هەندێک چاندن گەنم بچت چاندن سەکێش کە ڤرچێتکردن سەرێوا توش و پێعات کۆلان چاندن خۆرەوە قەبارەك ژعاردێ ڕۆبارە ژعاردێش خۆرە چاند هەندێک بوون ژیانە خوانێکی پێدمەشان بگەن نمرە نیست چاندن جەت چاندن هەنێکی خۆ پێدمەشان هێگەل هێشمەندیاوە پێش نەکەتبووم ئەو گرێدای چاندا بەریا 15,000 ساڵ بەریا زاینێرەیە ئەو یا پالیۆلیتیە جهێوێ هەری سەرک لە کودی مەگۆ تێدیتن لێ شانیدارێ دیتن ئەشانیداری مەگۆل باشووری کوردستانەیە وژغەینە مرۆڤی ئارکتۆس مەگۆ کی مرۆڤی هەیە مرۆڤی نیاندرتال هەیە نیاندرتال ئەم نیاندرتال کودێ تێدیتن ئەبژی لە کوردستانی سعێدیتن ئەو نیاندرتاش دیسە ئەرکۆلۆژە هەر قەحفێ سەرێوە بێتش خۆرەکردنە نیشان قەحفێ سەیدنە بەرچاوێ خوا مەزێنن جهێ بێڤلێ چاوایە جهێ زەنیە چاوایە ئانی چاوایە باتشە هەمووش خۆتکردنە پیڤان و ڕاستی ئارکتۆس و نیاندرتال لە تەمتێلا خۆدا نەیەکن جداوەری قەباوەدا هەیە میناک نیاندرتال ئانیایی پەحمترە ئەب نیاندرتال ئەبژیل کودێ مەگۆ هاتیە دیتن شخوا مەبەستامە کوردستان سەردەمێن کەڤری دەیە ئەم بەحساوێتکن لە کوردستانی هاتیە دیتن لە ئالێ باکوورێ کوردستانی لە دەڤەرا ئامەدێ هاتیە دیتن لە دەڤەرا مێردینێ هاتیە دیتن گۆ ئەم خۆبەر نەخوارێ ئەب نیاندرتالێ هەنێ لە ئالێ ڕۆژەبای کوردستانێژی هاتیە دیتن بتایبەت لە کودرێ شکەفتە کامایە شکەفتە دودەری هەری ناودارە ئەب نیاندرتالێ هەنێ دوێدێدا ژیان کردە تەمەنێ وینە 400,000 ساڵ بەریا زاینەیە شکەفتە دودەری ئەوژی مخابن هەر سیاسەتێ باندۆراخوا لە تشتا کردە و حتا بە دیرۆکی مخابن خستێ گۆوەری سەختەکردن چمان لێوەرە سەختەکردن دوی ئەمزان گۆشکەفتە دودەری لە ئەفرینەیە و ئەفرین ڕۆژاوای کوردستانە و ڕێژیمە مخابنیە سووریا بەعەس هەر تشت گوهرنا دموکرایی خستە تێدا هەر تشت گرێدایی بە بچاندا کوردی بە دمحان حتا بەحسا ناوات کرد ئەف شکەفتە دودەری تاکیرە ئەو کازاوە بەلکی 10 ساڵە و جامێن هەدیژی وارانە ئێوەی شاخەیە مۆزەخانە یا سووریا مەزن وەکە سڵتان بەحیس مانە پێرەبوون لێکۆلین لێ دەکردن لە دودەری نابێت دودەریە دەریک ڕۆهلاتە و دەریک ڕۆئاوایە یاین ڕۆهلاتە یەک دەرباز بێت چی ڕۆئاوا بە دەردکەوێت لە جیایە لێلوونیە لە هەرێما ئەفرینی جیای گۆرمێنجە جیای کوردان جەبەل کورد لێ دەریا تاکیرە ئەو کازاوە ئەرکۆلۆجێکی یابانیە بە پسپۆری لێ لێکۆلین دەکرد ئەوی ناژی گەلک بەرهەم کۆنکردن ژیانە مرۆڤێ هەیەمی بەریوێ شاخیل دەبەرا ئەفرینی ناسکرد و گرێدا بشکەفتە دودەریڤە و ناوێنە چاندا دودەری یان مرۆڤێ دودەری ئەو ناوێت کرد دەکرە لێکۆلینی خۆدا وسە دنویسە و پارست کرد ئەرشیفادا لێ ڕێژیما سووری خۆست گۆ دیسە گوهارتنێکی بکەی و کەن هەماگوتی چژێ خۆست گۆ ناوێ شکەفتە دودەری بگوهارە ناوێ بگوهارە خۆست ناوێکی لێکەی ناوێ حەیدەری لێ بکەی لێ ئەوی جامی تاکیرە ئەو کازاوە سەرخۆما ڕژدا ئسرار مسر
وماجی ثابت گو اب ناب دوی نوی گو هاتن ناب نابی وی چندیه وی ملتیه وی دفریه دوی گروی منی نابی ماش کفتا دو داری لورا بجرنا جار ما رژیم سوری ود موزا خانه خواهد دینه هستوکه زاروکش کفتا دو داری جانا دگو دی دوری جانا دگو دو دوری ما دو داری ور حاصل و چما بتایی بد زاروک جبرگو گلکی زاروک وردیتنا هستوکه زاروک وردیتنا وش خو بجا جغينا اولوجي ما قلت ديسا اموري واديتنا امور يعني ادوات يبي دفياج يعني ديتنا او امور چنا كيركن جكفرن سمبك يعني بندا وكزنبيلي يا ازميلي يجو بيتشتا قدت كان حمو جكفرن ديسا هستوكي اعجالا ديتنا يتشيلكا ديتنا تدا يغزالا ديتنا يصا ديتنا يبرازا ديتنا ابنشانا مروف قريبو وا اعجالا بجهني خوا ووقتی اموان هستوكي مروف بريجي كل ما عندي بني قرقودا يعني الهيكل العظمي حتى دور يساغ ديتنا وينينا يولو دريشكي عردي ديتنا افتاكيرا او كازا وابنا ابديتيا اب هستوكي مروفي نياندرتالن يجو دشكفتا ددري ديتنا دشكفتا ديدا همان تمثيلا هستوكي مروفي نها يفيدميا يعني امكارن بيجن شكفتا ددري اوجي دوف شينا شاني دايرة دبيجي دركة آدمي زادية وش كودي دست بيت كي ديش الحريم عمايا كود ثاني دست بيت كي تاكيرا أو كازاواش 1907 حتى نزيكا 1995 ما قول نزيكا 10 سالة معايا لكولين دويش كبت إذا كريا وديسا 15 كس هستوكي 15 كسا تيدا ديتنا مروبة كي ديجي هيا جير بين مروبة هابيلوس أوجي منا يه نياندرتالا هابيلوس بچروكا كما أوليفا غريدايا أم جانا أم بيجن بلكي أفسانة أوجي يعني تخمينها لهيا لدشاندي درونشتيا أم نابيت كنا هابيل وقابيل الجمد المسألة أوليدا هابيل وقابيلة وهابيل وقابيل بدم روفت تنيبون نابروكا تشيروكا خوانكي ولو ناكم نتيدا بس خاطري يعني خوا أبجد بي مسألة تذكريكا راوشتي تشاوا يعني هاي مبري دو إيدا ميدا خما هارتكن أبدي أرزا هني بردوام هم هيا حتى الجماعة دما دسلات دارة دما رجيم هاي دما ديروكي رجيم هيا بسر رابونا هفدو هابيل قابيل كشت الجورجو أمدن وهاب ميناها أبوينها ديار دكي يعني أب هابيلا رنجي مينا أركولوجيا ده برج عبيه خب في رنجي هيا هنيكي نيزيكي مايا نوترج نياندرتال وانا نوترا الله تكسسري دماغو قي ولو أزلو تخمين كم وتقول سر قابيل دارا براي خوي قابيل كشتيا أب هابيلوس بنيدا هابيلوس أب هابيلوس أمكارن بيجن جمروفي هومو سبيانسا بدورتر جي نياندرتال چما هومو سبيانسا جبرغو هومو سبيانس يشهر زايا يبير بريا عقل قرديا لو لا بيجي أم تخمين كن هومو سبيانسا ما قلت باليوليتي ما افراندنا آدمی زاده هذا 15,000 سال ما پشتی وینا نیولیتی هست نه پشتی وینا مزیلویتی هست یه ناوین هست ام ناوین دیسه دوباره کم 15,000 سال حتی 9,000 سال ما شون واری بی الکودرینا شنو شو امزانگو دوی سردمه دا بهتر جواکا کلان چالاک بو
بهتر چالاک بوو دەستپێکایی نا یا پارێوریتی بوو لێ دیا وێنادا بهتر چالاک بوو چما بێتر چالاک بوو بەر ڕێخستن کەتە هەنێکی بێتر ژیانە ئەوادا و ئەمکارم بێژێ بەرۆلاژ نێبوو یعنی دایک سەلەری ئەمجێ بن دایک بوو سەلەرە جڤاکی و بەڕاستی هێشماندا دایکێ هێشمانێکە زانستیە بێتر پسپۆری پێر هەیە بێجە وەختێ گۆ دایک سەلەری دەستەی نادەبوو لەورا بێجا ژیان بێتر پێشکەت دوی سەردەمێ هادا چلو پێش ئالیە جڤاکێدا دە ئالیە میسۆلۆجیادا دە ئالیە پیرۆزباهیە ترسەکە ji hemê berê ji tirbê ji mirinê wextê ku mirin dîtin vî rengê ha henekî hêşmendî ware çêbû wekî Tirkiye jî çandinî li cem wana xwert bû çandinî îda qebara erdê rûbara erdê gelek fereh dikirin bi baranê re bi demê re genim diçandin heta germê wa jî germê têkel hebû دبێژنێ مختلط یعنی یەگۆ خورد دکردن نەهەمە جوورێکی تەنێ بووم جێ وانە جێ نەهەمە درێز بوو جێوە حتا بەرکی چەند ڕێزا دەردکەت وەکی ترکێ ئەمبارێ گەنم جەم خۆچێتکردن دەما گۆ دچاندن جێ دەهات ئەمبار دچاندن وڵوا ئەمبارە گەنمێ خوا بەجێ دکردن cihê wana li cem dihokê heya li wir jî dîsa pezke dîtkirin û li zirarê heya zirarê jî ew li herêmeka Başûrê Kurdistanê ya Baş Kurdistan li Xorm Abadê Rojatê Kurdistanê jî şûnwarê vî kesê serdemê navîn heya va kesa îda neheme di şikefta de jiyan dikirin ji ber em zanin ku mirov şikefta paya bûwa dor 8,000 sal berasayî gund ava kirina ve gundê wa çawa bûn çend malek bûn karin bêjin 15 mala heta 20 mala bûn û xaniyê wa jî ne gelek mezerê rozê de bûn piçikî fereh bûn ji 5 metre heta 10 metre caran dirêj bûn lê ji heriyê bûn û bi nêwa kevir jî bûn نێوا کەڤر jî bûn û heta kevirê xwe ji ku dê jî danîn ji xwe bi demê re bêhtir pêşketin mesela Newlîda kevirê xwe ji aliyê Bakurê Kurdistanê ji devera wanê danîn digotin ew kevirê opsît bê belkî kevirê spîn e kevirê avakirinîna yanî em karin bêjin ku ev serdema gelek pêşketî bû û heta nan jî çê dikirin û ar jî çê dikirin çi çê dikirin destar çê dikirin destarê wan hebûn û pez xwê dikirin dikirina sewa livanî lê em xwedîn hem tiştekî bêjin henekî dijî heftê çi dijî heftê ji ber dîroknasa ev diyar de hapaya kir 8,000 sal vir de û 7,000 sal vir de gund bûn wekin hem gotî ev gundê ha yê serdema navîn bûn lê gelon ha girê miraza heya girê miraza li Bakurê Kurdistanê ya ev girê miraza bû şoreş kete agahiya da بۆ شۆڕش کەتە زانستێدا بۆ شۆڕش کەتە دیرۆکێدا چمانێ دیرۆک سعید لەف قوڵباند ئەو قازاگۆنێن گۆ دیرۆک ناسا دیرۆکێ رەدانین گرێ مرازە ئەو لەف قوڵباندن هەموو بەرەڤایش دەرخستن میناک گوتن گۆ گوند وەکن هەما گوتی 8,000 ساڵ بەریازایینا گرێ مرازە ترکی ناوێ کۆپەکری تەپەیە لە هەرێما خراپەی ڕەشە خراپ ڕەشکەیە لە جەم ئۆرفێ وادایە ev dîmenekî girê miraza ye di wî çaxê de beriya 12,000 sal çi hebû bajar hebûn bajar yanî ne hema dîwarê ji heriyê bû ne dîwarê avayî bû perestgeh bû û dorayîna sera bûn û her stûnek ji wa 19 metre dirêj bû û ew dirêjbûna wê stûnê belkî digiha 15 tona hingî giran bû ew stûn bi kevirê birî lêkirî bû her kevirek 4 ton bû yanî gelo ka em çi bêjine dîrokê û dîrokê çi bêje xwe û dîrok dibêje dibê dîrokê bi afiranan vîsanê re dest pê kiriya 3,500 beriya zayînê bêje ev dîrok û dibê şehristaniyê û bajariyê 3,500 beriya zayîn dest pê kiriya heta niha em xwendekar bûn û dîrok li dibêje lê gero ka girê miraza 12,000 sal malkûdê û avayiya û bajara dîrok nas bêjin divin em xwe vegerin em bêjin destpêka dîrokê ji girê miraza dest pê kiriya
جبا كل كورسان دست بكريا نش سومر دست بكريا نش سومر جبر سومر بيشتي غير من هذا بشش هزار سال ونيفايا ودبي سومر دست بكاديرو كيا شما دست بكاديرو برجو آبایی هيا دولة آبایا وبا غير من هذا برجع خويايا وغير من هذا ما قلت الهرما أورفيا و جركا جنشكي وشفانكي كرد بربازي خوبو ورونشتي بو كاتشاوا شيبو مزاقو بتشك غبي شار الجمي شيبو هناك عرض جمني خبر دا خواري ولو كوربو هاو مزاقو دبي بو كنو وبو إذا شو قول دسلادا قوبا كنا كبات اشتكات هات نداري قوه مزان قوبا ديروكا كاد بنديا أب قريم رازا دبن بحصيدا دبن قوميدا دبن خوليدا وبريا بيخنبر نوح جي بتشار 5000 سال مكان بيجي بتايبة تقول آجاهية ب 4000 سال لو بيخنبر نوح 6000 سال بريا زاهينيا أو 10000 سال بريا زاهينيا 4000 سال بريا هينيا دبيجن دبي أب شهرستاني يعني آبابو يا قريم هذا ليه ما حتى طوفانا لهي بيخنبر نوح بترصها هانك نريد بيجن هانك بيواه بيذكر وبازدان هانك بينا قوموا مرطريكا ويلا هي آوي لقت ماد بندا وقت ماد بندا جيرا بو باشي جي چه باشي بو هانك جيرا بارست جباراني تشتاش خراكرني خلقي بارست نهاجو آبائي ساعة عردها بيديروكي أمزانن ملط جانا خراتكن تشتاجي دبن أمرنا باجاري إخوة اللي أفتشتي حموخ تقول تكون تشتي استغلمن شما استغلمن دبن آخيدنا دبن بحصي وقوميدنا وتشجي وهيجي عليه هنري ما أنا ما قلت هنر دبي سومر دست بكريا وهنر لقريم رازا هيا 6000 سال بريا 6000 سال بريا سومرة سرواس دونينا ونيجاري عجلان هاتيا كولان أوردك هيا نها أب وكمينا صككيا أوردك هيا فرندك طيركي تركي هنا وشي ديجي هيا جانا جي هناك دفرج ناقوكي هيا هناك بين نفيسان دنيجي غريم رازا دست بكريا اللي هذا خوي نقامة يباوريه جبرش نفيسان دا غريم رازا تيبي لاتينينا نزيكا شش حفت تيبي ترينا يعني نا أباجيا وبين بيستو هاش تيبي يعني سويك تيبي وكان هام بيجن سو ماريا تيبي ميخي شيكربون وبين نفيسان أخوة كرن يسمبوليبون سو ماريا لأفتيبي ساغلامن هندق شش حتى كتينا أذ بلكي أفتيب نشتي بارا شيكون أوجي هنركا سروا ديوار سرواستونا شيكربن نشكيفا أذ بلكي دبي هاف مين يعني دشبه تيبا لي تشي دي تركيجي دبي حتى بقوتنا دبي غير رازا ديتنا قوتني وانا يقو ديتن هاتنا خوندن أو قوتن د نزيكي يزماني كردينا مينا چه قوتنا مينا جيو يعني جه وكي تركي عرض ناوي عرضش هنكي بعرضه بعد غير مرازا ديتنا روج برا مر صول بحسب بيلابات كن نو لا نيو جران مش خدا ناوي خودش هنگی به خدایا برای 12000 سال خدا و گوتنه هن طوره که گریم رازا ابقى آگاهی و ابقى شهرستانی لیدنا لگریم رازا هیجی نوکا ام بیجن سری صدی 5 هاتیا دیتن شمید ای آلمانی و شانداوینا اوی چند سال لی کولین کریا نوکا 5 صدی کولانا نوکاش پرستگی هانا کولانا 5 صدی و ابقى آگاهی و ابقى زخم آگاهیات دیروکی لیدیتنا قالوا نخو خدي ورن صدي بكولن نخو قريم رازا بازار نها ما قرتنيا امزان نقول شنو عليها يا مبري
گر دبی سرایا پادشاه یا ریببره وکی دیگه گند و مال دورا گرانا وقتی نوتو پین صدی ورن بکولن ویگه ما نخو بهتر دیروک و اشکاره کنو بتایبت و بهز اش دیروکا گلی کدره برچما راست مروی برینا لی مگودجی چاندجی وزیله های جنگی حتی انها بیبجی وزیله هنا ما چند گوتن جی گوتن جنگی حتی انها او گوتن هی نامدنا لی مخابن امزانو گوت گل شنواری ما هنا جبرو ام ولاطي من نسر بس ولاطي من رزقارا امزانو قام هي من دستلا دار والرجيم تشتاقوا قريداي بمسألة كردي بالهرما كردستاني نهي نقول بيش بكبي لكورينينا نهي انجام بخيابي بر او انجام حمود من هيز جي نتواكل ومخابن سياستي حمود خراق ديرو خراق سياستا نرى وشت نسياسة ديمقراط زمان خراكريا ديرو خراكريا ويجا خراكريا هر كريا سخته ج سردمه ناوين ما قلت بيشتي كيشتر دمتي سردمه نيوليتي منها جبر ديار كر جنه 1000 سال حتى نا 5600 سالي حتى زي 3500 يه نيوليتي جنه 1000 سال حتى 5600 ناوين بو نها نيوليتي 5600 حتى 3500 بريا زاينيا نيوليتي جنه 1000 سال حتى 5600 از دوبارتكم بيشتي نيما دنيتي نه 1000 سال حتى 5600 جبر ناوين 15 حتى نهايه دبي سدمين نيوليتي دا شو بيجا قوام بس هذا مينوتي شو رشا هاي الراس يا آدم زادية إبراما يا مرو بهامي بريد إبراما يا شاندية إبراما يا جباك إبراما يا جباك إبراما يا جباك أخو زعيت إبراما بهتر نرخي مرو بهاتو آباكرن ومكان بين جباك بهتر كومونيالبو بهتر كومونيال بهتر راستا جباك أخو زعيبو ليه خو زعي خبري بدبر ويجباك خوازایی خبری بدبر یعنی نرخی کساها و نرخی رامانها و نرخی آجالها و نرخی خوازاییها و یعنی ويجباك خوازایی دار و دارستان و دحل ندبرين مینانها ويجباك خوازایی استمكاري الخوازایی ندكر استمكاري لجنه ندكر استمكاري زاروكا ندكر يعني امكارن بيجن هشمنديا خدا برنگه کی خوازایی هر کسک به ارکی خود راو هر کسک ارکی خوناست کر و استمكاري امكارن لينبو يعني لو را عندن كومونيالي بو مجتمعي بو مش نخاسم بهتر بسوريا جنيبو أبا نيوليتي وبهتر وجنه كاري وجهه خوا داغري وبهتر سوريه بيك بيني وبهتر جياني بسر بخيجي ودوي دمه نرخي هاري جران جنيره هذا قرتن حتى خداواندا جن د سدمه نيوليتي دهابو چما خداواندا برگوديتن جن زارو آباد کے جن شیرت کارا جن چاندنیت کے جن هشه پیش کتیا جن دجواری نا کے دوی دمه ده بهتر مر چه بگری دای برونک بیرون دوی نامه خویا ششمین ده یا آزادی و جواکا دموکرات بجی دوی جن آبا کرنا جواکی بگری دای بو و مر بنیچیری بگری دای بو امزان نیچیر تندرویتی دایا نیچیر کشتن تدایا تندرویتی ها لورا بجا هنگی دبرد بهتر آشتیانا رنگجنی تخویا کرن و افشوا اف جواکا سردما نیولیتی مگود و شورشک و بهتر کومونیالی تدا پیدا بو بهتر چاندنی خورد بو بهتر مونت حتی حسابی خوی مونت کرن حسابی استباد کرن حسابی جیانت کرن میسولوژیا بهتر پیشکتی بو پیروز باهید دانا جیانت دانا جنی و شنواره و هنه الكود جهانا ل هزار مرد شنواره کی می هزار مرد دکوی باشوری کردستان دا هری پیروزه یعنی او قریبا نویسانه اینا بخوینن هزار مرد او یشکفته که تیدا چاوا جیانا واتی بکاتن و بچرنگی اول باشوری
کوردستانەیە چلو خود مەشاندن و چ ڕەنگدانێدا و وەکی ترکیش خوا هەزار مەرد دەژی مەگوت و شونوارەی هەزار مەرد و شونوارەی تلچەرم و شونوارەی باشووری کوردستانی کودێژی هەنا مۆزەخانە سلێمانیدا هەنا مۆزەخانە سلێمانیەژی ئەو تشت جەمخوا پارستنە و تێدا هەنا مۆزەخانە سلێمانیە یەکۆ سەردانش خۆمان نەدیتە لێ ئەو مۆزەخان درڕەفکادا gelek şunwarê kevnar tê de hene û hemû amûrê civakên yek ji wan e ev wênê hene ya Mozexana Silêmaniyê ye. Xwezî me dîtiba em çûbanê de nirxê dîrokê heye û zanik got dîrok hemû dibê bingeh ji netewên serxaka Kurdistanê re lewrekarîna got biparêzin. Piştî vêyeka hene em karin bêjin got serdemê madenî dest pê kiriye û ew serdemê madenî jî hêjî şûnwar hema gelek pê vegirdayîne mînak ji wan a jî dibê got beryayê wê nabe ew jî herê nûnitî newala çorê li cem heye li Bakurê Kurdistanê heye û çayono heye. Newala çorê ev şûn wê tilçermo niha me behs kir di Mozexana Silêmaniyê de hene wextê em li Amûrê mêzin Amûrê nayê got ji ev wî çexî ji kevir bikartanî vî berya madenî ne ev ji kevir bikartanîn sêynîkin kêrikin zerrikin mîna tefşûya mîna em bêjinê dirêşik bi Kurdî dirêşik wextî tişta pê qult kir qewareya yanî methqeba ev Amûrê wanan e yê gundê tilçermo ew jî dikeve nêzîkî herêma Çemçemalê de li Başûrê Kurdistanê. Me got çî tirkê jî newala çorê heye û ev yê Bakurê Kurdistanê ne ev hemû cih di Kurdistanê de hemû şûnwar û belge tê de ne zexmekî dine vê dîroyanê newala çorê û çayono yan cemê çoyono ev jî dibine belge û tê jî jê der jê têne xuyakirin newala ev wênekî wê heye newala çorê jî me got dikeve beryayê madenî de ev xaniyê wanan e xanîna bikev ev riknin ev ji kevirin dibê got kevir jî çêkiribin û haneka ji harî şîr kir ber got heşmendî wî çaxî pêş ketibûn piştî newala çorê çayono aynî çayono jî bêjam ew texlîta yê wê demê ne nîşandikê got çand yeka û bandor li hevdû kirine lewra bêje wextê em li mêzînin avayê we xaniyê we malê we gundê wan e hevmînin weka hevdûne li çayono û çê de jî dîst me got Bakurê Kurdistanê jî li Qiziltepe jî Qiziltepe bêje tişta Qiziltepe tiştekî herî balkêşa di Qiziltepe de çi dîtine lîstika zaroka dîtine lîstika zaroka helebeka tombêlgeka ya zarokaya li herêma Mardînê ye ev tombêlgeha Selnîngika ye û xuya dibê got ji kevira bê ne ji heriyê bê dibê got ji kevira bê yanî wî çaxî jî lîstikê zaroka hebûn zarokê xwe çêdibûn hêşmendiya wan e heta vê astê pêş ketibûn got karîbûn va tişta çê bikin ev nêzîka 16 sal beriya zayînê ne ev hêşmendiya hene şwaya madenî got behsa madenî bikin madenî girê xelef til helef em behsê bikin ew ya ji 5000 û 600 ya heta 3500 ya navê madeniya yanî madeniya qûnaxa wê ku derece heye girê xelefe kurmancî girê xelefe bi zimanê Erebî til helefe ev dikeve herêma serê kaniyê de lê eva girê xelef bûye weke çê weke ronîdankekê li cîhanê seyê bela bûye
چما بەلاوە هەنگی بەرهەمەویان هەنگی پێشکەتناوەیە نودەرینەوێ اختراعاتەوەیانە چنە بهتر مسین مس کورمانجی یانی نەحاس نەحاسینە 3500 ساڵی نەحاس چێکردنا مسین چێکردنا و ئەو نەحاس دنیای سعی بەلا بووە و ئەوروپا بەلکی نوکە 1500 بەریا زین 10,000 نەحاس چێکرد بێ گرێ خەلەف ڕۆژەڤای کوردستانی بەریا ئەوروپا کاریە گو ئامورێ خۆ تشتێ خوا ژێ مسێ یانی مسێ یانی نەحاس ئیجاد صفر ژێ چێ بکێ ئەv چایۆنۆژی ئەڤژی ڕکنێ مالانە خانیانە ژێ باکوورەی کوردستانی ئەوێ گۆمەگوتی بەریا سەردەمێ مادەنی شخوایە هەری پێشکەتی مەگوت دیرۆکە مرۆڤەی هایەمێ بەرێ یا بەریا شەهرستانی ئاوا ببێ ژبەرگ و شارستانی هاتێگرێدان 3500 بەلا ساینێ زاینێ هاتێگرێدان سەردەمێ مەیە مادەنیە یێ گرێ خەلەفە گرێ خەلەف کاری بوو گۆ بڕۆلەکە هەری مەزەڕابێت چانداخوادا و بگرێ خەلەفرە و بەریا گەل خەلەفی کوردی هەیە حەمۆکەرجی هەیە ئەمجێ بژن حەمۆکەر کوردی لە نێزیکی نەقەبار مێلان و تلکۆچەرە حەمۆکەر بخۆژی نەکەیمی وا بارەگەهێمێ شنوغاریە دێ ڕۆلا خۆیان شارستانیدا لێبێجا هەر یەک ژڤانە بابەتەك هێجای گۆمسە لێکولی بکن لێ ئەمنها تەنێ هەمەوا نیشان بکن حەمۆکەرژی مادەنی بکارتانی زانستی بکارتانی ئاواییە حەمۆکەرژیان حەمۆکەر نزیکە 3400 ساڵ بەریا زاینێ و نوێ قوناغەیە باندۆرا چاندا چیایە زەگرۆس و چیایە تۆڕۆس و کوردستانی لە هەمۆکەر بوویە و هەمۆکەرژی ئاڤدانی دکرد ئاڤدانیا چێ ئاڤدانیا بدەستکرد نە هەمەیە بارانی تەنی جۆکەی ئاڤێ هەبوون گوتنەوە قەنەوات و قازانێ ئاڤێ هەبوون قەساتڵ بێنا قەساتڵ و ژغەینی بێگێژی با خۆشک کوندیش چێت کرد وێجە بەڕەنگی خوا کوندی شێوا چاوبوون گۆر مەسەر خوندی دەبێ دیوارێوە درێز بەرهەورەتکردن کە چاوە کولەک چێتکردن با کولەکەکێ دەهات دەرەکا دیرە دزیڤری دەرەکا دیوارێ هەندر و دیوارێ هەندر هینیک بوو دزیڤریت کەتە خەیندا حتا با هینیت کرد بێ بووی ڕەنگی کاری بوون گۆ با هینیک بوون خۆشگەرمێ خلاص بکەن لە دەبەرە هەمووکەر دەمامە بەرداوی چێ تەماشەبانی هێژا مەگۆت دیرۆک زەنگینە ئەم بەحس بکەن هەرێک بابەتێک ژێردکەی حتا بەvê قوناغەمێ ڕاوەستن ئەمە سپاسیاوە و گوهداریاوە دکەن و دەماوە مێنێ خۆش